وان پشلکاریا و بردوام تایبتیش رالی روان کلدانی تایبتیش بحثا بابلیون کینت نوا دشتر نینوای تایبتیش دست سردا گرتن وان جبوی پوستان یا بردوام حتی کنگی افراج دی بردوام دیال شیخ احمد عبدالرب اندام جواتا پارزگاه نینوایش دو که پای که راست خود دیال مدام بحث کن شیخ احمد گلک سپاس کن دیال مدانه لعالی نف دولتی جی و هاتینا دنگ برانبری وان پشلکاریان کد وی بر راستان دلی حتی نو کج روان کلدانی بردوام و بابلیون بردوامن کی بر پرسه و چاد وی بیچاره سر کرد. بسم الله الرحمن الرحیم تحیه الک والکادر بنوی خودم مزن و دلوان سپاسیج بو هواج بو بینرین کردستان 24 و کارمندین ویجی از پرسیارتا دخوازم به تایبەت بزانم لەسەر ڕایان کلدانی چ بێکردن بێ دیاری کری ئەگەر تو بۆ من دووبارە بکی ئەو ڕەوشە هەی دەست سەرداگرتنە جواتا پارێزگەها نینەوەی بە چژی پۆستێن ئیداری بن چژی حتا نینەوەی بگشتیدی حتا جڤینên we bixûjî nayêne pêkanîn çinkî wana karên wîsan pêşilkarî kirîne kes neşê karê xûb aliyekê yasayî pirêve be kî berpir ser vê rewşê ewa reyan kildanî dike û çawa divê bêçare serkirin اولا ماكو سيطره من قبل السيد ريان كلداني بس بكيش كنترولك تنجا علي ريان كلداني لسر جواتان نران جواتا بارزگي جواتا بارزگي كارن خودك اندام دناوا انجمنه ده و هر وها چار کتله هنه وکه کتله اندن سیاسی چار اندام هنه اف کار نکرن او کو ناچن نوا جوینان کی ناشت نوا جوینا کتله موحده و هر وها یا پارتی دموکراتی کردستان جبر کو نینوا مستقبل لچاردەی مێهێ ڕابوون بێ ڤەگۆ هاستن و دانا هەندێک کەسێن دیژ بۆ یەکەین ئیداری و دژی یاسایە بوو یاکو چێ بووی ئەف بوو هەر ڕێیان کلدانی تەفگەرە بابلیون وە نەکری ئەفڕەوشە بێت یعنی نەچوونات ناوا جڤیناندا چ موحیدون یانجی پارتی بە هەرش بەر وێ ڕەوشەیە ما کی بەرپرسە أنا ما قلت لك نينو المستقبل يعني إذا نينو المستقبل ما قلنا مستقبل كو عقدة وطنية وهروها اتحادة وهروها ريان كلدانية أو همو بهفرة بربرسن جوير روشيكو وها تشيببا داكو اس تنه كسكينة بجميان جياليكي بيست هموان بهفرة قو تبا اف يك ندرسته يكو تيكرن هندێک جوانە گوتن ئەڤە جڤینە داویە ji بۆ گوهارتنا بەرپرسên یەکەین ئیداری گوتن نەدروستە لێ ئەو بێ پەنجەیە دەستی داهاتن هەژمارتن لێ ئەف بۆ یێرا کو چێ بووی هەر هەف پەیمانیەکە کو هەی بتایبەت نینەوە مستەقبل بەرپرسە ژبەیەکی تەمام بەڕێز شێخ ئەحمەد ئەسوەوە کە ئەندامên civata پارێزگەها نینەوەی وەربگرن و فراکسیونەوە هەڵوێستا وەل بەرامبەری وان پێشەلکاریên ڕێیان کلدانی کرین و بەردەوامە سەر چییە؟ الحقيقة أنا سمعت بهذا الخبر يوم أمس من اف نوچه ایواریا بوری بهیسک و بابلیون دستوردان کرنه لسهل نینوا لدشتا نینوا جبرکو من بخوا ندیتی بولی اگر تشتکی واه به و راز با پیوست بدنگی لسر نیکرن وک عالیه چافدری اما چافدری بکن و هر رد بکن هر تشتکی لیک نافچه نینوا بکرن و همو عالیه نینوا ناهلن کد از درجی لسروان بکرن جالی کردان عربان کریستینان ازدیان بی یانجی لسروان بکرن همو به هف بشن و وکیکن اگر لاینک بخوازه کومل ملان ناف براوانده چه بکه اما رد بکن و ڕێکارن یاسایی بگەرنە بەر ئەو ئالیە ململانەیە چێکری و مافە پێکاتان بن پێکری دیارە حتا ئالیە ئەمریکیژی بەحەز کریە 2019 حتا نوکەژی بەردەوامە کو ڕێیان کلدانی و تەفگەرە بابلیونە بۆچی ڕێکار بەرامبەری نائێنە وەرگرتن بۆچی سنوورێکش بووی پێشیلکاریان نائێتە دانان
استاذ العزيز احنا اكو اماكن او مناطق برس هن نافچه كو دكفن ونافچه كو صد ماده 140 ونفد قرب تايبت جيل دشتنينوا اف ماده هني ماده كي دستوريه او نتايبت من يامي وكجواتا پارێزگەهەیە ئەف مادە هەنێ پێویستە بێ چارەسەرکردن لە پارلەمنتۆی عێراقی لێ ئەگەر دەسوەردانێکە بێژالیەکی سیاسی لە ناوە پارێزگەهەی لە ناوچەیەکێ یانجی لەسەر مکەونێکی لەژێ خەڵکێ نینەوە ئەمێ ڕەت بکەن و ئەمێ لە هەمبەری وێ ڕابوەستن بیاسای و ناهێلن ئەو دەست درێژیە خە بکەن ئەگەر ئەمریکا ئەڤان حالەتان تۆمار دکە ئەزێ بە ئەمانەت ji بۆ هەوە بێژم کو من نەدیت ئەس کەسەکەم کو ئەشکەرە داخەڤن مجاملەیە ناخم و ئەvê ku دزانم ئەس دەبێژم تشتێکی ku ئەس گومانە من سەر هەبێ ئەس نابێژم ku ڕاستە یان ژی نە دروستە ڕێز ji بۆ هەوە و بینەرێن هەوە لێ ئەگەر دەست درێژی هەبە پێویستە بۆ ئەمریکا بڕیارێکی گونجاییدا بە نەتەنێ نوچەیان و تشتێک بێژن ڕێیان یانژی کەسەکێ دنە پێویستە ڕێکارن یاسایی هاتەبان وەرگرتن و بڕیار بتایبەت جواتە پارێزگەهێ بێ دەرخستن و هیچ گومان تێدەتونە ئەگەر ئەف تشت هەبە جدیە ژالێمە وەز بخوا وێ لە جواتێ داخواز بکەم کو بڕیار لە دژیڤەیەکێ وەرە دەرخستن هم برپرس ناوا امریکای دا هم جی وکولین کرینه زانیاری بردستن کل همبری دست خستنا پوستن اداری نینوائه ریان کلدانی آریکاریا ایرانی کریه یعنی آریکاریا ایرانش بوی عراق تشتکی آسایی تایبتیش بوی ورگرتنا پوستان زانیاری گریدای و مجاری دفوهنه و که جواتا پارێزگاه نینوائه چاد باش بوی آریکاری کرنا آلیه که نف دولتی پوست بینه دست خستن الكل الشعب العراقي يعرف انه ايران همو خلق عراقي تزاني كو ايران دەسوەردانی لە عێراقێ دکە ji باکوور ji بۆ باشوور ئەگەر تو هەرێما کوردستانی ژێ دەرخی بەشێک ji هەرێما کوردستانی ژی هون دزانن و حتا دەسوەردانی لە ناوچە سلێمانی و ناوچەیان jî دکە ئیران vêyekê dike çûye nava kûratiya Iraqê و هەروەها gelek ji siyasiyan kar pê dike bi rawêj yan jî bi fermanewan kar dike bila bêjin bi rawêje û ka reyan jî ji wan necêwaze ev babeteke hemû kes dizanî باش ام وجاره بحثا جفاتا پارێزگاه نینەوە پینتا خوژی ماژە پێکرد جارێ ئەم ڕێیان کلدانی بدینە ئالیەکی و پێشلکاریە بەردەوام دیارە تەژێ ماژە پێکرد دیارە تشتی وسط عێراقیدا یعنی ئاساییە جفاتا پارێزگاه نینەوە کەنگی دیڕێکەفتنەکە نوی تایبەتیژی ئەندامێن و چنە جڤینە داد گەل فراکسیۆنا نینەوە هەفگرتی و گەل پارتی بکە چونکە ئەو بێژن حتا ڕێکەفتنەکە نوی نەئێتە کرن ئەم بەشداری جڤینە نابین بەشدار نەبینەوەنا ژی يعني النصاب نهاية تمام كرنين يا سيد الحقيقة هناك بوادر راستیه ده دست پێشخەری هەنە عالی ئەندەکسیاسیان لە عێراقیش بۆ کو چارەسەریە کێشەیە ڕوونشتنە جواتە پارێزگەهێ بێکردن بڕیاران بدن چاودێریە بکەن لە ناوچەیە نینەوە پێویستە ڤەگەڕیان بە ئاوایەکی بەکۆ هەموو ڕازی بن لە گۆرەی وان استحقاقین کو یاسای و دستورش بۆ هەموو ئالیاندایە ئەگەر تو ماف ji بۆ خودان ماف ji بۆ پارتی و هەروەها نینەوە موحەدە نەڤەگەڕینی ئەمێ وەها بمینن و ناچن ناڤە هیچ ڕوونشتنێکی جواتە پارێزگەی ئەگەر مافێن مە نەڤەگەڕن و گەرانتی کری نەبن رئيس الشيخ احمد عبد ربه انضم جواتە پارێزگاه نینەوە پاکە ڕاستەفۆش دوو کرد گەلمە دەبوون گەلک سوپاس بووە